ومن ئێستش لە یاد ناکەم کۆمەڵێک بابەتی زۆر جوان لە ڕووی ڕۆژنامەوانی و لە ڕووی معنەویەوە لە بەڕێوەبەرانی ئەم دەستگا جوانە فێر بووم کە ئێستش لە کارە میدیاکانی خۆمدا ئەوم کرێتە ئەزموو لە کارە میدیاکانمدا لە ڕپۆرتاژەکانمدا یا لە ژیانی ڕۆژانی خۆما ڕەنگی داوتەوە هیچ کات ماوەیەکی کوردێ کارم کە 8مان کارم کە بەڵام بۆ من زیاتر لە 8 ساڵ کارکردن بوو لە 1964 سپاسی کەناڵە جوانەکەی 1964 دەکەم هیوای سەرکەوتن کە خۆشم پێشتەداندان بێ بووم لەو خێزانە جوانە بەڵام بەدڵ هەر لەگەڵتانە باسی ئەو بکەم کامڕۆ ڕۆژی ئۆپەراسیۆن دەستپێکی ئۆپەراسیۆنی ئازادکردنی مثلەکە ڕۆژێکی وکۆ ئەمڕۆ دەستی پێکرد دیارە لەو ڕۆژەدا کەمتر خانمی ڕاگەاندن خۆی لە قەرەی ڕووماڵی شەڕی ڕاستە و خۆ دەدا پێشتر هەمومان بووین بۆ خۆشم و بەشێکی زۆریش لە هاوکارەکانم یا بڵێ ئەو کەسانی هاوپیشەم و خانم بوو چمونە بەرەکانیشە بەڵام ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ کە شەڕێکی ڕوبەڕوو ڕاستەوخۆ بوو لەگەڵ چەکدارانی داعش چەند جارێک داخوازیم کردبوو و بەهۆی کە مەترسیدارە شەڕی ڕاستەخۆ ڕێگە نەدرا بەڵام بە خۆشحاڵی و دوایەوەکە زۆر بخۆم هەر بەردەوام بووم و لەسەری داواکاریم ئەو بوو کە بچم بە خۆشحاڵی و کە ڕێگەیان پێدا موچوم بۆ یەکەمین جار بەشدار بوومە بێگومان زۆریش ناخۆش بوو کە ئەڵەیە کە بینین وەکو بیستن نییە کە تۆ کاتێکی ڕوبەڕووی دەبیتەوە شتێکی جیاوازترە کاتێک کە چوومە ئەوێ بەڕاستی دیمەنی شەڕی ڕاستەخۆن قەت نەدیتە بوو مەترسێکی گەورە کەوتە ناو دڵمەوە بەڵام دیسان زابووم بەسەر خۆما بۆی کە بتوانم کە ڕووماڵی شەڕی پێشمەرگە ڕووماڵی ڕوبەڕوونەوە لەگەڵ چەکدارانی داعش ئەو هێزەی کە ڕەشایی و تاریکی هێنابوو بە ناوچەکەدا بتوانم کە ڕووماڵێکم ڕووی ڕاستەقینەی ئەوان نیشانی کۆمەلگا بدەم و هەروەها بوێری پێشمەرگەی نیشاندەم بیرەوەری خۆشەیە بیرەوەری ناخۆشەیە چەندین جار لە مەرگ گەڕاینەوە و چەندین جارێکێک لە ئەو دیمانانەی کە لە بیر ناکەم لە گوندی بەدەنەی گەورە بوو کە بۆ یەکەمین جار دەمیز نیشان بدەم ژنیش دەتوانێت ژنیش بوێرە نیشانی بدەم کە دەتوانێت بچێتە بەرەکانی پێشەوە لە کاتی ڕووماڵی ڕاستەوخۆ ئەوە هیچ کاتە لە بیر ناکەم کە وێنەگرەکەم لەگەڵمدا بوویستمان بچینە سەر یەکێک لە تۆنێلەکان کە هێشتا پاک نەکرابەوە هێشتا قسەی ئەومان بوو لەگە پێشمەرگەکانی بەشێکی زۆرشان ڕەنگە لە یادیان ماوێ لە بەدەنەی گەورە دەمیز بڕۆمە ناو تۆنێلەکان و ڕێگەیان پێ نەدام چەند سرکەیە کە چوونە ئەولاترەوە کە ڤیدیۆکان بنێرین کە ئەز لایڤەکە بنێرین بۆ تەلەڤیزیۆن ڕووماڵی ڕاستەوخۆمان نەدەکرێت و کات بۆی کە مەترسی نەکەوێتە سەرجیانی پێشمەرگە بەداخەوە لەو کاتەدا تونێلەکە چەقیە و وەنەهاتنی بەشێک لە هێزەکان وەنەهێشتنێوان ڕێگر بوو لەوەی کە ئێمە لە مردن ڕزگار بینی وە خۆشترین بیرەوەریشم ئەوەیە کە من لەگە کۆمەڵی پێشمەرگەی ئازاد کۆمەڵی پێشمەرگەی بوێر کۆمەڵی پێشمەرگەی بەجەرگ ئاشنا بووم و ئێستاش ناوێن هەر لەناو مێشکمدا و لەناو هەزمدا دەمێنێتەوە زۆر باشە هێرۆخان جەنابەت وەکو باست کرد ئاماژەت پێدا کە ماوەی ساڵێک وە بزانم زیاتر لە دەستگای میدیای 1964 بەڕێستان کارتان کردووە ئەو ئەزمونەی لەم دەستگایە کە بەڕێستان کارتان تێیدا کردووە چۆن هەڵی دەستەنجێنی 1964 یەکێکە من بە وێستگەی زۆر جیاواز تێپەڕێم لە کەناڵی گەورە و بچووکەوە سەیری بچووکی نەکەین لە ناوەڕۆک ڕەنگە بڵین لە ڕواڵەت ڕەنگە بچووک بێ بەڵام بە ناوەڕۆک زۆر گەورەیە و من ئێستش لە یاد ناکەم کۆمەڵێک بابەتی زۆر جوان لە ڕووی ڕۆژنامەوانی و لە ڕووی معنەویەوە لە بەڕێوەبەرانی ئەم دەستگا جوانە فێر بووم کە ئێستش لە کارە میدیاکانی خۆمدا ئەوم کرێتە ئەزموو لە کارە میدیاکانمدا لە ڕپۆرتاژەکانمدا یا لە ژیانی ڕۆژانی خۆما ڕەنگی داوتەوە هیچ کات ماوەیەکی کوردێ کارم کە 8مان کارم کە بەڵام بۆ من زیاتر لە 8 ساڵ کارکردن بوو لە 1964 زۆر باشە ئەی سەبارەت بە وەکو تیمی دەستگای 1964 بەڕێستان چەند ساڵێک پێشێستا کە لە کاتی بوومە لەرزەکەی باکووری کوردستان و تورکیا بەڕێستان لەوێ ئامادە بوو حزوورتان هەبوو ئەتوانی پێمان بڵێ قوڕس نەبوو بەڕێستان هەر کارێکی لەو شێوازە کە مەترسی و سەرکێشی تێدا بێگومان قورسە تۆ ئەچیتە شوێنێک یەکەمەوەی کە ڕەنگە شارەزای شوێنەکە نەبی شارەزای زمان نەبی مەترسی دووبارە بوومە لەرزە لێرەدانی هەیە بەڵام هەستم دەکەم من لەو کاتانە دەبێ لەوێ بم
هەستم دەکرد وەکو من بکو باکووری کوردستان سێرم دەکرد دەبێ بتوانم کە ئەو دیمەنانە کە لە دەستگاکانی دیکە دەمێنێ لە 1964 ژوە مایکی 1964 لەوە حزوری بێت چونکە مایکێکی کەمنە و بەلای منەوە لەو کاتەدا ڕسالە و پەیامی من ئەو بوو کە دەنگەکە بە بینەرانی 1964 بگەن بە خۆشحاڵیشەوە توانیم وسم تا دوورترین نقطە کە مەڕەش و ئادیامین و ئەو شوێنانە بوو سەرجەمیان ببینم و بە قوربانیەکان و کەسانەی کە ماڵ و حاڵیان تێکچ بتوان بە بینەرانی 1964 بگەین.